دوای تێپەڕینی 32 ساڵ بەسەر ڕاگواستن و خاپۆرکردنی قەڵاتزێ لەلایەن ڕژێمی بەعسەوە هێشتا کاریگەری ئەو ڕاگواستنەی لەسەر شارەکە و هاوڵاتیانی ماوە. هاوڵاتیان دەڵێن حکوومەت قەڵاتزەی فرامۆش کردووە و لە ڕووی خزمەتگوزاریەوە هێشتا سیما و کاریگەری 32 ساڵ بەر لە ئێستای پێوە دیارە. دوای 32 ساڵ لەسەر کارەساتی ڕاگواستنی پشدەر ئێساش ئاساوارەکانی ڕاگواستن بەسەر شارەکەمانەوە ماوە بەداخەوە. ئەوەی کە حکومەتی بەعس نەیتوانی لەگەڵ ئێمەیدا بکات ئەمڕۆ بەدەست حکومەتی خۆمانەوە دەناڵێنین ئەو بۆتە تەواوکاری وێرانکاری و کاولکاری شارەکەمان بەهۆی کۆچی گەنجان بەهۆی بێکاری لە شارەکەماندا دەبینین ڕۆژانە گەنجانێکی زۆر ڕوودەکەنە دەرەوەی وڵات و لە دەریای ئیزەدا دەخین کوێن و دایکان جەرگ سوتاو دەبن. بەڵام سەرەتا ئێساش لە ئادمە هەمووی خەڵک لە ژێر خەیمە و لەو حودار و بەردا بوو. من خۆم لە مەکتەبێک دەمان خوێن لەسەر لە تەبەت و بەرد و خش دەمان خوێن مامۆستاکانمە بێمە و سێ دەرسیان پێمە دەگوت ئەوە سەرەتا ئاوادانکردنەوە بوو. بەڵێ بەدڵنیای حکومەت هیچ کار بە تەنانەت کۆمەڵێک ڕێکخراو نەبێ هەندێک خەستەخانە و مەکتەبیان دروست کرد و هیچی تر دەنا هەموو خەڵک بۆ خۆی ئاوادانی کرد و دوکان و بازاڕی کە تۆی بینی هەموو دەستە حسابی خەڵک خۆی ئاوادانی کرد. قائیمقامی قەزای پشدەر دەڵێ لەلایەن حکوومەتەوە وەکو پێویست گرنگی بە قەڵاتزێ نەدراوە. دەژڵێت لە چەند ساڵی داهاتوودا پشدەر دەبێ بە مەملەکەتی پیر و بە ساڵات شوان لەبەر زۆری ڕێژەی کۆچی گەنجان لە شارەکەدا. بەڵام بەداخەوە ئێستاشی لەگەڵدا بێ وێرانی بەجەستەی شار و بەجەستەی گوند و بەجەستەی ناحیەکانیەوە دیارە بەجەستەی دەرونی خەڵکەکەشەوە دیارە لەبەرەوەی وەکو ناوچەیەکی زیان لێکەوتووی ڕاگوێزرا و حسابی بۆ نەکراوە. من جارێکیکە حکوومەت دڵنیا دەکەمەوە کە ینی ئەڕێکی جدی لە کۆچی گەنجان نەدرێتەوە لە چەند ساڵی داهاتوودا ئێرە دەبێت بە مەملەکەتی پیر و بە ساڵاتچوان و سپیر و بە ساڵاتی و پێویستی بە خزمەتی زیاتر و ئیدارەدانی زیاتر هەیە پێویستی بە مڕاعاتی زیاتر هەیە لەلایەن گەنجانەوە ئەگەر گەنجەکان هەمووی بڕوە ئەی پیر و گەنج لێ لەکێ خزمەتی بکە. لا 26 حوزەیرانی 1970 بە مەبەستی دروستکردنی پشتێنەیەکی ئەمنی دژی کۆماری ئیسلامی ئێران ڕژێمی بەعس قەزای پشدەری ڕاگواست و شارەکەی لەگەڵ زەوی تەخت کرد و کردی بە ناوچەیەکی قەدەغەکراو. دانیشتوانەکەشی بۆ چەند کۆمەڵگەیەکی زۆرەملێ گواستەوە کە بەشێک لەو هاوڵاتیانە گوازرانەوە بۆ ناحیەی بازیان لە سنووری پارێزگای سلێمانی. هاوڵاتیان نیگەرانن کە حکوومەتی هەرێم لە دوای تێپەڕینی 1991 نەیتوانی سیاسەتی گۆڕینی دیموغرافی بەعس بەرپەرز بداتەوە هانی هاوڵاتیان بدات جارێکی تر بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان گوندەکان ئاوەدان بکەنەوە. لادەڤەری پشدەرەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی پەیام.